هاتونت تۆ توێ دزی بکەیت سارەکەمە دزی تۆ چۆڵی گولاجی باقوتێنێ سارەکەمە دزەبم دەرێ کۆرە خۆ دزیەگە دزنێ بێ و سیارە بەرزە و پێێنی ئێمە هەمومان ساری بەرزمان پێ دەبڕە چاوت دەرێ بڕ سارەکەم بەرەوە بەخوا قژێ بە گازەڵە بچڕم دەبڕە دیلا بێ بڕۆم بە پۆلیس چاوت دەرێ بە پۆلیسم ترسێنێ ئەمرن نەمێنێ کاکی پۆلیس مای کار دز سارەکەمە دزێ عادی تۆ نابێت جۆز جوان قسەکەی تۆ بواکەی چی سارەکەمە دزی وەرە سارەکە دز ئەوەرە داوە ئەوە چی خەریکی چی ڕاستی بێ پوشێ کەوتە چاومەوە خەریکی و ئاوێنەی وسیرێ و ئاوێنەی پوش لە ناو سیارەیە ئەتۆرە عیب ناکەی بۆ تەمەنە دانیش خەریکی دزیکردنی ئەتۆ جامنە داکرد ئەو جامنە لابە زانمەوە جامنە مامە ئەوە توانی مامە ژیان با قوربانە بم ناوەکان چۆن باشن ئەو بوون و هێناوە کا پۆلیس ئەو دزی لە منە زی هەتی و لاچۆ بانە قوژم ئیسم بە کێ بڵێ مەمە دزی کردووە ئەرە دەبەسە کاکە قسەی عیلیمانێ بۆ خۆیان مامە ئەمڕۆ سەر ئەو ببووێ نەمێنن بەس یەک لێوی لێ بکەم ئەرە دوێنم خواردنی کرد بۆ نهاتی کرێ ڕۆڵە بەخوا ئەمەگە مەشغوڵی کەسابەتم ئاگام لە دنیای بەخوا ڕاستەکەی خەریکی چی دزی لە منەکە ئەمە هەتی دەبڕ لاچە تێی هەڵە لەمە بابوازنی بە پاپی بڵێ پوشە چوو بە چاویستم لەو ئاوێنێ و سێری کەم پوشەکە ڕاست ناکە لاچۆتی بانە کوشم ئەگە بە پاپی منەوە دوزارە چاوی خۆت و پاپی دەرێ دەبڕێت ئەی دەرێ نەپوشەکە یارمەتونێم یاخوا و لە شەو ساغوێ دەبڕەوە چنە ماڵی خۆمان بەخوا ئەوەختی نێبێ پیش و کارم سێکەن بابە ئەمە دزە سارەکەی وەرە خۆت بڕەمە ڕۆما بڕە خەزوو لاشکا لای بەڕێوەبەرەکەتان بکەم ئەی ئیسراحەت دانیشە ئیسراحەتم گەورم نە هەستەکەم مرتاحنی تر نازانم یا کورسەکە لووسەیە خۆت خۆم چی گەور ئەوە هەفتەی پێستا نەشتەرگەری شوێنێکی حەساسم کرد بەڵێ بەڵێ تێگەیشت شوێنەکەت بڵێم نەنا گەیشت پەیامەکە و گەیشت ئاخر با بڵێم ئاخر کاکە گەیشت پەیامەکە باشە گەورم باشە ڕۆحەکەم قازەکەی تۆ بەسیتی شەڵا حەلیەکەی ئینشەڵڵا گەورم ناوت چی بوو ناسی ماسی ناسی گەورم تەکسی ناسی ماڵی باوکتم بە قۆرگرت ناوی نەدۆزیەوە ئەمە نەبێت ئەوە بە سیەکان وسم لێویی جای نازانم چییە ناوی باوکە غێدان خوێدان غێدان گەورم یەخدان خوێت یارەبی تۆ بە غێدان ماڵی باوکتم بە قۆرگر ئەرە ناو نەما ئەوە چییە ئەو ناوە ئەوە ناوە ناوی باپیرم ناوەڵا ناوی خۆت و باوکتم جوان نووسی و سەری باپیرتە نازانم هەچەند سیر دەکەم نەوعێکی چیمە گەورم قازم تقریبا هەستەکەم نازانم تۆ بە تەسکەرە مزەکەری یا مؤنەس مزەکەرم گەورم ئابڵێ ڕۆژ نییە ڕسمم لەگەڵ منگرن ڕسم لەگەڵ چۆن تخوا یەک دەقە ئەوانی کە ڕسم لەگەڵ ئاگرن ژنن یا پیاون ژنن زانیم چکە پیاوە بێت چی گەورم هیچ باواز لەو مۆزوع عبێنین بزانم قەزەکەی تۆ بزەبت چی بوو گەورم ئاهاتمە بۆ لای سارەکەم دزێک خەریک بوو سارەکەم بەرێ ئێمەش بە پۆلیسێکم وت پۆلیسەکە لای ئێوە بوو بەرەڵای کرد لەکوێ بوو بزەبت شەقامی دوولای بازارەکە خەریکی مۆبایل ئەتاریە کرد ئەتاریە کرد بە قەبری باوکم بلێ ڕەشتاڵەیەک بوو تەوا ئەوە بلا ئێستا خۆم تاقیقی لێکم بلا ئاڕۆڵە گەورم زووینی کەن ئەمریکا قوربان بەخوا عەکسی کاکە حەما ئەمڕۆ 100 جارم بان کردی جوابم نایەتەوە ئەڵێم بلە تۆیی تۆ ناو بلێ قڕاجە نۆڵانە من ناوم حەمەیە بەس بلە لای حاکم هاتوۆتەوە خەریک جیاکردن ئەوراقەکانە وی تەبلیغیان کات کاکە بڕۆ بلەم بۆ بانکە ڕەجال لێکم کاکە حەما ئەها هەمووی سیر دەکات چکە نەوعێکی عاجزمە خۆزم کورە خۆزی چی دایک بلە هاتی وی بڵە قوربان چی ئازار دێ نا ئەوەیە گەورم بلە دانیشە بەڵێ گەورە بلە دوێنێ قەزەیەک ڕوویاوە خەی بۆ سیاری ئەم بەڕێزە کاک تەکسی بەرن ناسی گەورم کاک ماسی بەرن ناسی باشە کاکە ژانە لێم ناویتەوە بۆ موشکیلە بۆ من کابراگە ویستوێتی سیارەکەی بکاتەوە تۆ دزەکەتان هێناوە زەحمەنێ بڕۆ دزەکەم بۆ بێنە بۆ ئایرە خێرا فەورەن قوربانیان دزیچی ئەوەی کە ویستی سیارەکەی و کوڕە بەرێ کاک ماسی ناسی گەورم وەڵا قوربان بەرڵام کرد بەرڵام کرد یعنی کابراکە ویستوێتی دزی بکات تۆ بەرڵاو کردووە قوربانجانیەک پرسیار ئەگە دزەکە خەزوور بێت تۆ چیەکەی بەرڵای ناکەی من وەڵا خەزورم دزی بکە
نەک شەوێ دوو شەوەی کە بەژوورەوە نەک مانگێ یەک ساڵ سجن یەکەم ئەمرن نەمێنێت دۆڵا قوربان من جێگە خەزورم خەزوێنم ئەڕەوڵا بەریشتدا ئارە وەڵا بەریشما بەخوا داهشتێ پارەشی لێگرم 35,000ێکم مایە نیۆڕۆژ بردمانەوە ماڵەوە خێزانم یەک خواردنی کردە بۆ قوربان چ خواردنێ برنجی کوردی ئەم قۆزیە لەسەری تێگەی ئەو سەڵاتە و تەرتیبات و مقەبلات و باوەڕەکەی ئەو کەروزی تیا بوو ئەوە شۆڕ بووە بەسەر و مقەبلات ئەها گوێزەر و تەرتیبات و باینجان و وەرە و بڕە و ئەها برنجی کوردی دەرەجە یەک شمیش و لەت بەسە بەس ئێکرام بکەی ئەزای نقطەی زوعفی من خواردنی خۆشە ئەمرن نەمێنێت دیارە تۆ حەزی لە نانی سجنە چێ کاکە حەما. یەک شتمان ناکەیت کاکە حەما قوربان من خواردنیان کردووە بەڵێ گەورم ئەمریکا هاتی بەڵێ قوربان گوێ بگرە ئەمریکا بلەم بۆ بیت سجنیەکەی لە ژووری ئینفیرادیە قوربان بلە چۆن سجنکەم کەسێکی دایرەکەی و کەسێکی بەتوانایە و چۆن دڵی دە سجن کاکە حەمە ڕەجال لێکم کاکە گیان زیامەڵێ بە قوربان ئەوە دزێکی بەرەڵا کردووە لە ئینفیرادیا یەک دەنگ نانی شینایەکە تا خۆم نەڵێم ئەخ گەورم جووری فرادی خۆ ژووری کەنتۆر نییە کاکەم ئەم بیشمێن بۆ ژووری فرادیە بێت جێم نابێتەوە وتیشم نانی مێنێ بەزیشم پیایەتەوە حەزەکەی نییە ئەوە زیایمیایی پۆلیسەکان چیمایەوە بۆی دایان بابی خۆ زیای پۆلیسەکان قوربان ئەی چی بکەم؟ ئەی کەڵە شێرەکانی جەنابێت دەبەسەم کەڵە شێری من کاکە لە دنیا زانی من کەڵە شێرێکم هەیە دەبەسە بڕۆ سژنیکە مەگە دوایی بەرنەبی نەقڵ دەکەم بۆ شوێنێک بلا سەر هەڵبڕیتیەکەی بەس پشیلە لێ دیار ئەخ باشە قوربان بچی لە چێگا بە عەسمانە بخات وەڵا خۆ ڕاستی شەکەی چەنەبازی ئەو فێری منەکات بیبە هەستە بلە گەڵە. هەستە بلە دەرەجێ بێ هەستە ئەمرن نەمێنێ وا لێکم بزانی ئەوەی کە مخالفەی قانونەکات چی لێکم دەبڕە ڕاوە دەبڕە براڤۆ گەورم زۆر بەسامی ناوەکەتم هەر نەزانێ ناسی کاکە ژە مەمنون تە بمەیلێرەوە من قەزەکە بۆ حەلەکەم بەس نای خۆتم پێ مەڵێ باشە ئەم کاتە باش قوربان بەخێوی کاکە مەحەمەد قوربان ئەمە هین ئەو پەیام عومەرەیە لەو دیکودۆتی بە ڕۆژی خۆی ئەڵێ ئەو دەجزە بۆ ناگیرێ بۆ تو تاسە نەتان کردووە نەوەڵا آخر باشە سەبب کاکە حەمە بۆ ناگیرێ بە قوتەیە طبیعەتی ماسی هەیە لوسە چی وەڵی نازم قوربان جان بۆچی بڵێم چی نازانم آخر معقول نییە ئەم هەموو زابتەمان هەیە هەموو پۆلیسەمان هەیە هەین تاسە نەیان کردووە آخر بۆ بنکەکەمان جوان نییەوە کاکە حەمە والله ڕاستەکە قوربان هەتا ئیسە لەم بنکە ئێمەشتی وا ڕووی نەیەوە نازم بۆچی ناگیری حالا کوین پەیامخان لەوەیە بەڵێ لێرە خوا بڵبان بەسەر معقول نییە ڕۆژ باش ڕۆژ باش بەخێربیت زۆر سپاس دەکەم بەخێراتیت زۆر سپاس پەیام خانوەنە بەڵێ پەیام خان تۆ نیگەران مەبەر لەو کارات تر ئیشی پۆلیس وایە پێیەچێت جاری وایە بەڵام ئەوە ئیشی خۆمانە ئەو دزە و هەر بوەگرین ئینشاءالله بەڵام بۆ ئاسانکاری وەزعەکە چەند پرسیارێکە لەکەم بۆی ئێمە بتوانین بە ئاسانترین شێوە ئەو دزە بگرین زۆر باش جەنابەت کەس هەیە ڕقی لێت بێ ئەرە وەڵا کێ مێردەکەم نا ئەسان شوە مێردەکەم ئەوە طبیعیە ئەوە چکە هەموو ژن و مێردە ڕقی لە یەکتریە یعنی کەسی کە ڕقی لێت بێت ئەوە نا بەس خەسوم زۆر قیلێ ئەخر ئەزانین چۆن کچە جوانەکەم واز لەو پرسیار من ئەزانم خەسوو جا خەسوو هەیە لەگەڵ بوو کارڕێک بێ ئەوە نا کەسی تر مەبەستم خزمەکانی مێردەکەم لا حول ولا قوة ئەزانین تۆ خەریکە من عەسابی من تێگەی کچی من خزم و کەس و کار کوا لەگەڵ یەک کارڕێکن کوا کەس یەکتری خۆشەوێ واز دەوە بێنە کەسی کە ڕقی لێت بێ ئەرە وەڵا خزمەکانی مێردەکەم و جا کوا ئێستا کێ چارێکیوێت آخر ئەزانین چۆن کچەکەم سەیری کرد واز دە خزم و کەس و کار و ناسیاوانە بێنە ئەوە کەس چاری کەسی ناوێت ئەوە زۆر طبیعیە کەسی کە هەبێت مەقسەد ڕقی لێت بێت بۆ ئێمە بتوانین دزە بۆ بگرین خەزابی تۆ ئەلۆ بەڵێ سەرچاو گەورم باشی قوربان بەڵێ پەیام خان لێرێ نانا گەورم تۆ دڵی هیچ نەکا هەر ئەیگرین نانا بێخەم بە بنکەکەمانی ئەوە نییە زۆر مهم بە سەرچاو قوربان بە سەرچاو نانەوا بزانە گیراوە جەنابە ئەمرەکەیت دەیخوا لەگەڵ خواحەبیسوانە باوکە ڕۆم و جیرێت بۆڵێ ئەو دزە نەگرن محاسبە بنکەکەتانەکەم ئێستا حەل نازانم نازانم بڵێم چی ئەگەر پەیام خان تۆ عەزێت کێشی بچیتە ئەو دی و یەک تۆزیکە نێڕۆ بە دواتە بەڕێزی سەرچاو دەوەرە ئێرە بزانم چیە حەل حەل لەزانی چیە قوربان با پێ بڵێم
فەزەنیوز و هازە خەبەر تێگەشتی ئەمە چی ئەمە لە چ کەناڵە ئیژەکەن قوربان کەناڵ نییە ئەمەش نانی گەڕەکن جاءت خوا کاکە حەمە لەسەر ئەم هەموو زابط و پۆلیسەیە فەزەنیوز و هاجە خەبەر دزەکەمان بۆ بگرن قوربان جانەوە 2 هەفتەیە نەگیراوە ئەبێ ئەو ژنانە بێنین هەر لەبەر سمعەی خۆت والله جا خۆیسە لەسەر و تەلەفۆنیان کەوتیان ئەمڕۆ نەگیرێت بنکەکەتان تاقیقی لێکرد هەر حیامانە چێت والله قوربان جان ناگیرێت ئەبێ ئیلا ئەوانە بێنین زۆر باشە کاکە حەمە بڵی بەوان بگیرێ قوربان 100% ئەوانە بچۆلەکە بە عەسمانە بڕۆ ئەزانن نێریان مێ بێ بەڵامی جا خۆی چۆلەکە خۆی دیارە نێرەکەی کەلێ ڕەشترە دەبە خۆتر ئاوایە هەر مهم بن بویان بگیرێ من هەر ئەوەم ئەوێ خەمەت نەبێت لە سەدی دۆزنەوە دەباش زۆر بەخێر بێت سەر چاو عەزیەتان کێشا باشە قوربان چ پێویستی بۆ دواناکرد من ئەو هەموو شایەتەم بۆ نەهێناویت چالی یەکەم سەرمەکە سەرم دەبێڕە ئیشەکانم کەم بابە بنکەکەمان خەریکە تووشی سین و جیمە بێ لەسەر دەبێڕە ئیشەکانم کەم بابە من خەریکە دەرەکەم وەڵڵا بەڵێ باش فەرم ئەکرێ خۆتان بناسێنن من ناو فەوزێ ناسران بە فیزەنووس بەڵێ منیش ناوم هاجرە ناسراوم بە هاجە خەبەر زۆر خۆشحاڵ بووم ئەبێ هاوکارمان بەڕاستی بۆ دۆزینەوەی ئەو دزیە یعنی سەعات حەوت کە دزیەکە کرا ئێوە لەکوێ بوون تیتی حاوت و 22 دقیقە 2 سانیە بوو بەڵێ مەوەل حاڵ یعنی دزیەکە کراوە ئێوە لەو کاتەیە ئاگاتان لێ بوو دزیەکە ناوەڵڵا دزی چی ئێمە مراقبەی کچەکەی کەو سەرمانە کرد کە گوایە لە کۆمپانیا ئیشەکە و کاتێک مازانی بەجی کلاسێکێنیانەوە بەردەرگا و دایان بەزە استەغفرڵڵا شتی دایکی کەش و فشەکە لە کچەکەم لە کۆمپانیا ئەرە جەناب من دیمە لە کۆمپانیا بێ بە پاسا چۆکە کەچیەوە بەجی کلاس کۆنە بابە بۆ خاتی خوا با گوناحبار نەبین کاکەجان حەقمان بەسەر کەوسەرخانەوە نییە ئێمە دزیە لە گەڕەکەکەیە کرا ئەمانە بزانین ئەو دزە کێیە دزی چی قوربان 10 ساڵیشە بێت لە گەڕەکێمە دەرزێکیش نەدزراوە قسەکەی خۆتە من هەرچی مەلەفات هەیە سەیرم کردووە 10 ساڵە دزی لەم گەڕەکەیان نەکراوە بەڵام ئێستا دزەکە هەیە جەناب ئەیڕۆ من حاو فستق زیزی سینە منەوە دوورە دزی لەکرا یعنی نەزانم لە گەڕەکی خۆمان چۆن دزیەکرێت ها ئێمە ئاگامان لە هەموو شتێکە تەنان ئەژدانین کە بەڕێزیش لەگەڵ ماڵی خەزور تاسوە وایە وەڵاهی ڕێک تبقە الأصل وایە قسەکانتان ئێوە لە چوار باغ بوون ئێستا هاتوونە دەستە چنار دامە شەتان بوو لەگەڵ ژنراکەیە ئەزانیتان هەستەکەم ئێوە معلوماتی ئەو دزەتان لانێ کاکە گیان ئەگەڕێمە بۆ سەر کامێرەی چاودێری یەک دەقە کامێری چاودێری چی یەک دەقە لەو مفۆز ڕەحمان کاکە گیان ئەچی جارێککە بۆ گەڕەکە کامێری چاودێری بۆ کۆکەیتەوە زانیاری زیاترم بۆ هێنی فەورەن هێڵە دەیکەرە کامێری چاودێری چی کامێری چاودێری بەشی یەک مانگە زاکیرەکەی زاکیرەی ئێمە بەشی 10 ساڵەکە وش جەڕسە وەختی تەلەفۆنە ئەلو ها مفەوز ڕەحمان خەمن نەبێ راپۆرتی چاکە بۆ کۆکردیتەوە بۆ دەنێرم دەباش خوا حافظ بێ ئەو مفۆز ڕەحمانەکەی لای ئێمە بوو بەڵێ باو کەڕ و معلومان لە تۆ وەرەگرێ ئەی چی هەری ئێوە چینەوە ئەمریکا چۆن نەیفرانون نەیزانیوە پێمان واللهی بەو حسابە بێ بزانن دزەکەی کاکە هاوکاری بکەن ڕجال لێکم ئەگەر ناکاتم مەکوژن ئاخر دزی چی پێی بڵێن دزەکە لە ناومانایە احترامی خۆ بگرە بەس من پیاڵی من دزەکەم ئێمەی زاخێر گەورم ئەی بڵێ بڵێن دزەکە پەیام خۆیەتی نا قوربان شتیوانە چۆن شتیوانە یەک ساڵە داوای گۆڕنینی ناوماڵەکەیەکە لە مێردەکەی بۆی ناگۆڕە بۆ یان دزی ساس کرد گەێنێشەوە تا سەعات و شەڕتان نەبوو مێردەکە دەوت تەلاقیم نیت تەلاقم ناوێ زریکە زریکێ بکوێ هەتا باو کرد بەو شەرتەی بە مێردەکەتی وت ئەبێ کچەکەم تەلاقمەی بڵێ قسە نەکەی تۆ سەیری کە دەدانە ڕۆژە ئێمە ئەهێنی ئەبەیت هیلاک و مان و مردوو دزەکە خۆشتی ها ئایسە بە کەلەپ چەکراوی ئەو نێرم بۆ لای حاکم فزە نەکەی یەک کەلیمە ئێمە ڕۆین نانە بۆ کوێوە ڕۆن سەقێکی زۆرم دانا یا پراخەکەی لەگەڵ ژنانی گەڕەکە یا براتمان هەیە بەخوا ناڕن ئێستا تەلەفۆنەکەم بۆ مدیرێت بۆ سەرەوە ئەڵێم ئەو دوانم پێویستە بەگرێ بەس لای خۆم داینێم ئەیڕۆ بەستێکی هەسا هەزار خەبەر بوو بەدڵمان نییە بوو ئەبێ بانکە بە هەمیشەیی ئەسم بالله حەقی خۆتانە هەمیشەیی